مسألة جگەرە أو جورشتانی کە بناومان هێنا یەکلایی بۆ تۆ لە لای خوای پەروەردگار کە حرامە. تۆ تەسەوڕ ئەکەی زەلام هەبووە گیراوە لەسەر جگەرە حکم دراوە لە سجنا بووە دوای خەڵ لە هاتۆ تەکلیفێن لە ژنەکەی کردووە. کەسێک قەناعەتی بەوە هەبێت کە خوا ڕازقە و ڕزقی تۆی دیاری کردووە پەلاماری حرام نادا. تۆ کابرا لە پێناوی پارەیە شەرەفی خۆ خستۆتە بەردەستی خەڵک دەیانیشی تر هەیە من بیکەم ئەمە عوزر نییە بڵ وڵا ئیش نییە درۆیە. ئەمانەی کە بە پارەی جگەرە و ئەم جۆرەشتانە بە حساب خۆیان دەوڵەمەنەکەن بڕۆ بزانە کە دائمە لە کەعبە یاژی. لە ئێستاە بە ڕێژەیەکی زۆر لە هەموو شارەکانی وڵاتی بەریتانیا خەڵکانی زۆر ئەو کوردانم بە ڕێزەکان دوکانی نێرگەلەیان کردوتەوە. بەڵێ نەزئینی چییە بۆ ئەوان قسە و چیە وەکو نەسیحەتی وەکو چایخانەیە وەکو چایخانەیەک و نێرگەلەیە ئیتر نێرگەلەی خەڵک تایەکی ئێشێ و ئیتر وەڵای زان چۆنە ئەمە لە کوردواری خۆماندا کۆن کابرا چایخانەیەکی هەبوو جاری وا بۆچی بۆ چایخانەکە چایەک دەخوارد و لاوە مەسەلەن کۆمەڵە خەڵک داهانیش دۆمینیەکێ کرد یا شتێکێ کرد بە تەبیعەتی حاڵ عورفێکی کۆنە هەبوو بەڵام ئێستا جاری وایە کە چایخانەیە کۆ لێرە بەحساب چایخانە و کۆفی شۆمینەوانە شەڵا دۆمینەکە بواە بەڵام تەماشاکەی نێرگەلێکی داناوە تۆ شتە ئەوێ تۆ نێرگەلە ناکێشی بەڵام ئەوەی تەنیشتە ئەوە نێرگەلەی کێشێ دوو کەڵای کاکەمتە وەکو وایە خۆ بیکێشی ئەوە تەسیراتی خراپی لەسەر هەیە خۆ علمیان دەڵێ ئەو کەسەی کە جگەرە ناکێشێ بەڵام ئەو کەسی لە تەنیشا کە جگەرە کێشێ دوو کەڵەکە دەرئەکاتەوە ئەم زیاتر تأثیراتی لەسەر ئەبێ بۆ لەبەرەوەی بەردەوام هەناسە ئەڵە کێشێت و دووکەڵەکە چێتۆ ناو قورگی نێرگەلەکەش بە هەمان شێوە بەرەوە برای ڕێزەکەم وەکو پێم وتی چۆن جگەرە حرامە لەبەرەوەی زەرەری هەیە خوای گەورەش پێمان دەفەرمێ أحل لكم الطيبات وحرمت عليكم الخبائث. ئەمە ئاەتێکە ئیتر کەس ناتوانین کاری لێ بکە واتە شتە پاکەکانم بۆ حەڵال کردوون و شتە پیسەکانم لێ حرام کردوون. کەس هەیە ئینکاری ئەو بکە کە جگەرە پیسە؟ کەسی ئینکاری ئەو بکە کە نێرگەلە و ڤای پیسە؟ ناتوانێت وایە کابماتەم پیس بێ لە ڕیزی چیایە؟ حرامەکانایە. حرامی ئاسایی نا وڵێ وڵاتە حرام حرامە پارەکەی حرامەوە ئیشەکە لەوێ ئەوە ئیشەکە پارەکەی حرامە ئەوەی کە هاتوچۆی پێکە پارەکەی حرامە ئەوەی کە خۆی پێ دەوڵەمەند ئەکا پارەکەی حرامە ئەوەی کە پێ ئەچێ بۆ حەج پارەکەی پێ حرامە حەجەکەی قبوڵ نییە بۆ کەسوکارە نێرێتەوە بۆ دایک و باوکی سیرکە پارە بۆ کەسوکات دەنێرێتەوە لەوە لە ئەسڵدا پارەکە بۆ ئەوان حەڵال بێ بۆ لەبەرەوەی نازانە مەزدەرەکەی چییە باشە نازانە مەزدەرەکەی چییە بۆ ئەم حرامە مامەسا بەدیلەوە چییە ئەم کەسانێک کە دوکانی نێرگەل لە دانێن بچن ئیشێکی تر بکەن بەشێکی حەڵال بەدیلەکە چییە کاکە ڕزگارم پسە لە تۆکەم تۆ ئەگە خۆ بە مسلمان بزانێ و ئەگە بڕۆ خوات خۆش بوێ و چاوەڕوانی لیقائی خوابی و بتوێ بچیتە بەهەشت و بیزانی خوا ڕزق ئەدا و ڕزقی بۆ دیاری کردووی پێویستی بەم قەت پەلەقاژەیە هەیە وەنیە باشە من بۆ نمونە بۆ من نایکەم ئەزانی حرامە لە ساسە ڕەحمەتی خوا لێبێ باشە بۆ کەسێکی تر کە حەمد لە هەلی دین و دینداری و مەزگەوتە بۆ نایکە حرامە بزەبێت ئەی بۆ ئەوە ئەیکا ئەو حرامە خۆی بە مسلمان دەزانێ ئەو خۆی بە مسلمان دەزانێ بەڵام تێر نابێ و قەناعەتی نییە و قەناعەتی بە ڕەزاقەتی خوا نییە چون کەسێک قەناعەتی بەوە هەبێت کە خوا ڕازقە و ڕزقی تۆی دیاری کردووە پەلاماری حرام نادا باشە کابوو خەڵکێک هەیە دەوڵەمەندە بەڵام بە حەڵاڵی خەڵکێکیش هەیە تەماشاکەی چەندە هەوڵ ئەدا دەوڵەمەند نابێ خۆ بۆ معلوماتێ ئەمانەی کە بە پارەی جگەرە و ئەم جۆرەشتانە بە حساب خۆیان دەوڵەمەندەکەن بڕۆ بزانە کە دائمە لە کەعبە یاژی دائمە لە ناڕەحەتی یاژی کێشەی مناڵیان هەیە کێشەی خێزانیان هەیە کێشەی عایلەیان هەیە کێشەی چواردەوریان هەیە کێشەی ئەویان هەیە سبەینە پۆلیس دیابەت سەریانە بیانگەت و تۆمیان بۆ دروستکە تۆ تەسەوڕ ئەکەی زەلام هەبووە گیراوە لەسەر جگەرە حکم دراوە لە سجنا بووە دوای خەڵ لە هاتۆ تەکلیفێن لە ژنەکەی کردووە دەی ئەوە مردن نییە دەێستا شۆڕی نییە دەێستا شۆڕی نییە تۆ کابرا لە پێناوی پارەیە شەرەفی خۆ خستۆتە بەردەستی خەڵک لە ترسی شانایەرێ بخەوێ لە ماڵەوە پاکەتی لە ماڵەوە بەجێهێشتووە لەم ناو بچوارتە تەلەفۆن مەغژوڵە باشە پۆلیسە بینێت تفلە قورجا وشکە یەکێک لە نەخۆشی سەبەبی نەخۆشیەکانی توشبوونی سەرەتان ئەوە هۆکان قەلەقیە
ئەی باشم بۆچی خۆم خۆم ناو قەلەقیەوە خی گەر پێمان نافەرمێ وەلا تەلقوا بأیدیکم إلى التهلكة خوا فەرمێ دەفەرمە دەستی خۆتان مەخەنە ناو قەلەقی و ناخۆشی و ناڕەحەتیەوە بۆ بەرۆی خوای گەورە ئێمەی بۆیە دروستکە بۆ عیبادەت کەسابەتی جگەرە عیبادەتە نەخێر کەسابەتی نێرگەرە و مەشروب و ڤایب و کەم جۆرەشانە عیبادەتە نەخێر ئەنجە یەکێ لە شتەکان ئێسمە لە وڵاتێکی وەکو ئێرەدا دەیانیشی تر هەیە من بیکەم ئەمە عوزر نییە بڵ وڵا ئیش نییە درۆیە من مارکێت ناکەم ئیشی بۆ نمونە ڤانەکەم ئیشی ڤان ناکەم معمەلەکەم ئیشی معمەل ناکەم کۆمپانیاکەم ئیشی کۆمپانیا ناکەم گەراجێ دانم غەسلێک دانم سکرابێک دانم ئیشە دانم تێگەی لە هەموو شەکە حەڵال و حرام هەیە بەڵام مەسئلەی جگەرە و ئەو جۆرەشتانی کە بناومان هێنا یەکلایی بۆ تۆ لە لای خوای پەروەردگار کە حرامە دەستخۆش هەر بژیت باشە برای گیان جەزاکەڵام خێر مامۆستا بەڕێز زۆر سپاس بۆیە کە بینەرمان بوون هەر شاد و سەرکەوتوو بن خواحافیز کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم کوردستانیان